حکومەتی عێراقی بڕیاری داوە 4 بەنداو لە بودجەی سیادی خۆی لە هەرێمی کوردستان بۆ گلدانەوەی ئاو دروست بکات. بۆ ئەوەش بەڕێوەبەری بەنداوەکانی ئاوی هەرێمی کوردستان دەڵێت ئەو 4 بەنداوە لەسەر بودجەی حکومەتی عێراقی دروست دەکرێت و داوامان کردووە لە بودجەی عێراق جێگای بکرێتەوە جگە لە بەنداوێکی دیکە کە لەسەر بودجەی هەرێم دروست دەکرێت. ئەم ساڵ ئێمە چەند بەنداوێکمان داوا لێکردوون لە چوارچێوەی دراسی استراتیژی بۆ ئاو خاک لە عێراق دراسەکە پلانەکە بۆ ماوەی 20 ساڵە چەند بەنداوێکی تایە لە هەرێمی کوردستانن. جۆرێک لە مناقەشەی جددی دروست بووە و ئێمە هەوڵمان داوە کە لە بودجەی 2023 حکوومەتی عێراقی جێگیر بکرێ بۆ ئەوەی دەست بە بەنداوانەش بکرێ، ئەوەش ئەگەر بکرێ دەستکەوتێکی باشە بۆ هەرێمی کوردستان و تەنانەت بۆ عێراقیش. وەزارەتی کشتووە سەرچاوەکانی ئاو لەگەڵ حکوومەتی عێراقی وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێمی کوردستانش دەڵێت وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پلانی استراتیژی هەیە بۆ دروستکردنی چەندین بەنداوی دیکە لەگەڵ دروستکردنی بۆند بۆ ئەوەی جوتیاران سوودی لێ ببینن لە کشتوکاڵیکردندا. بۆ دروستکردنی چار بەنداویتر لە چوارچێوەی پرۆژەی ئاسایشی ئاو لە عێراق چار بەنداویتر جەدوای اقتصادی پێشکەشکراوە و پرۆپۆزەلی پێویستی پێشکەشکراوە و لۆکیشنی هەمووی پێویستیەکانی بۆ دیاری کراوە. چاوەڕێ دەکەن لە بودجەی 2023 ئەم پرۆژە بەنداوە استراتیژیانەی کە لە وەزارەتی کشتوکاڵ پێشکەشکراوە بچێتە بواری جێبەجێکردن هاوتەری بێ ئەو ئامادەکاریانەی بۆ ڕوبەربوونەوەی دۆخی وشکە ساڵی گۆڕانکاریەکانی کشتووەوە یاسای بەڕێوەبردن و استراتیژی ئاو لە پەرلەمانی کوردستان خۆشبەختانە دەرچوو، هەروەها دروستکردنی یاسای ڕێنمایی بۆ جوتیاران بۆ دروستکردنی پۆن دەرچوو. لە هەرێمی کوردستان نزیکەی 20 بەنداوی گەورە و مامناوەند و بچووکەیە کە لەو ژمارەیە 3 بەنداویان گەورن و استراتیژین. لە هەمان کادا لە هەرێمی کوردستان نزیکەی 155 بۆند هەیە بۆ گلدانەوەی ئاو تا لە ڕێگایەوە جوتیاران سوودی لێ ببینن بۆ کشتوکاڵکردن. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.